بەهۆی کەمتەرخەمی حکوومەت بەشێک لە جوتیارانی شارە زۆر ناچارن ڕەنج و بەرهەمی چاوەڕوانی بێوچانی یەک ساڵیان لەسەر ڕێگا و شوێنە گشتیەکان ڕۆبکەن. ئەم کارش لەلایەک جوتیاران و لەلایەکی دیکەوە بەرپرسانی ئیداری شارەکەی نیگەران کردووە. جوتیارانی شارە زۆر دەڵێن حکوومەت ڕاستەوخۆ بەرهەمەکانمان لێ وەرناگرێت، بە ناچاری لەسەر شەقامە گشتیەکان ڕۆی دەکەین تا ئەو کاتەی لە سایدۆی سەی سادق یان سلێمانی سەرەی وەرگرتنی گەرمەکانمان نزیک دەبێتەوە و دواتر دەیگوازینەوە. بە وتەی یەکێک لە جوتیارەکان ئەگەر ئێستا گەرمەکانیان ببەنە سایلۆ سەرەیان درەنگ دێت و شەوانش ئەو بار هەڵگرەی لە بەردەم سایلۆکەدا لە چاوەڕوانیدا دەمێنێتەوە کرێی مانەوەیان لێوەردەگرێت. ئەمە سەرڕای ئەوەی حکوومەت درەنگتریش پارەکەیان پێدەدات بە شێوەیەک جوتیار هەیە پارەی بەرهەمی ساڵی ڕابردووی لەلایەن حکوومەتەوە پێنەدراوە. وڵای قوربان شارەوانی حەقی خۆیەتی ئەم ئەرزی شارەوانی و جادە ڕێگا لە خەڵکە گرین، بەڵام ئێمەش بە هیچ مەجالێکمان نییە ئەو فەلاحانە کە تۆ ئەیبینی ئەو گەنمە لە ماڵا ڕێگای نییە لەسەر ئەرزەکەش دایانێ بۆیە بسووتی ئەمە بە حقەتەکەیەتی لە ڕووی شارەوانی حەقی خۆیەتی لە فەلاحی شەقی خۆیەتی گەنمەکەش لە ڕاستی وەرناگیرێ کە وەرناگیرێ وەرگرتنەکەی من پارەکە گەرمم تەسلیم کردە تا ئیسا یەک دینارم وەرنەگرتووە. ئایا بیوێرم تەسلیمی حکوومەتی بکەمەوە نەبەخوا ناوێرم. هەر ڕێگا و شوێنێکمان بۆ بکاتەوە ئیسیفادەی نییە بێ حکوومەت لە ساڵەکانی هەشتا چۆن لە ڕێگاوە ئەو برد و وەری ئەگرت یاوەکو ساڵەکانی 2000 ئەوەنە وەری ئەگرت یەکسەر دوای چەند ڕۆژە پارەی ئەدایتێ ئیسا نەفەلا ئەوێرە تەسلیمیکە ناو خەڵکەشی خەریکی کاسبێ ئەوێرە تەسلیمیکە. من عەرزم کردی ئەمە چەند کەسێکی یەک دینار ماوە نەگرێت تا ئەم دەقە یەک دینار لەبەر ئەوەی وەک هەم فەلا ئەم هەم بسێنیشم هەرتوو لایەنم، بەڵام لەیرا هیچ مەجالێکمان نییە چیشی لێەکەی. ئەم سوالە لە حکوومەتەکەم چی لەم گەنمەوەکە وەڵی ئیسام مشتری ئەمە حیواندار. نەبوونی بازاڕێکی باش بۆ ساختکردنەوەی بەرهەمەدانەوێڵەییەکان یەکێکی دیکەیە لە هۆکارە سەرەکیەکان کە جوتیارانی شارە زووری ناچار کردووە پەلە لە فرۆشتنی بەرهەمەکانیان نەکەن و چاوەڕێ بکەن تا ئەو کاتەی بازاڕەکە ڕوە ئەوان دەچەرخێت. ئێوەڵا سایلۆ کرێتەوە وەرەگیریدەیتر بەس لەم کاتا گەنم هیچ ناکە هیچ پارەی ئیجارەکە دەرناکات. پێشبینی دەکرێت لەگەڵ زیاتر دروێنەکردنی بەرهەمەدانەوێڵەیەکانی شارە زوور پانتایی ڕۆکردنی گەنم لەسەر شەقام و شوێنە گشتیەکانی شارە زوور زیاتر ببێت. سەرۆکایەتی شارەوانی شارە زووریش لە ڕاگەیەندراوێکدا هۆشداری دەداتە جوتیاران و دەڵێت هەر کەس بەرهەمەکەی لە شوێنە گشتیەکان ڕۆ کردووە بالای بەرێت، ئەگەر نا دەستی بەسەردا دەگرن. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، شارە زوور.